دوای 75 کاتژمێر لە ڕاگررتنی بەهۆی هێرشی موشەکیەوە ناردنی غاز لە کۆرمۆرەوە بۆ وێزگەکانی کارەبا دەستی پێکردەوە. کۆرمۆر دەکەوێتە سنووری ناحیە قادرکەرەمی سەر بە قەزای چەمچەماڵ لە ساڵی 2023ەوە لە ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. ڕووبەری کێڵگەکە 135 کیلۆمەتر چوارگۆشەیە. یەدەگی غازە سروشتیەکەی بە نزیکەی 7 تریلیۆن پێسێجا دەخەمڵێنرێت. لە کۆی 13 وێزگی کارەبا بەشێکیان بە غاز کار دەکەن. لە کۆرمۆرەوە بە بۆری غازیان بۆ ڕاکێشراوە. نزیکەی 3000 میگاوات کارەبا بەرهەم دێنن. وەزارەتی کارەبا دەڵێت لە 24 کاتژمێردا کارەبا ئاسایی دەبێتەوە. لە سەدا 80 بەرەمێنانی کارەبا پشت بە غازی کۆرمۆر دەبەستێت. هەروەها سەرچاوەی سەرەکیشە بۆ دابینکردنی غاز بۆ کارگەکانی غاز.